لە سایەدەی دانیشتوانی سلێمانی لەو باوەڕیان کە نەخۆشی شەکرەیان هەبێت. ئەم مانگە مانگی هۆشیاری شەکرەیە لە شاری پزیشکی فاروق پانێڵێک سازکراوە بۆ چەند پسپۆڕێک لەو بوارەدا بۆی هاوڵاتیان زانیاریان پێ بدرێت لەسەر کۆنتڕۆڵکردنی شەکرە و خۆپاراستن لەم نەخۆشیە. من بۆ زانیاری زیاتر چمە لای دکتۆر دیلان محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی شەکرە و چۆرەگلانەکان کاک دۆسڵاوە لێبێ. دۆخی شەکرە چۆرە لە ئێستا لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیە؟ ڕاستی دۆخی شەکرە لە زیابوونە لە سلێمانی ئامارەکانەوە پیشانەیە کە تەنها لە سنتەری گشتی حکوومەت بۆ نەخۆشەکانی شەکرە 40,000 زیاتر هەیە ئامار کراون لەوێ بێجگەلەوەی کە زۆر نەخۆشەیە کە ئەچن بۆ نۆرینگە تایبەتەکان یا خستەخانە نەخۆشخانە تایبەتەکان بۆ چارەسەر. پێشبینی ئەکرێ بڵێ کە لە سلێمانیا تەنها نزیک 100,000 هەبێ کە نەخۆشی شەکرەی هەبێواتە لە سایەدەی دانیشتوانی سلێمانی لەو باوەڕیان کە نەخۆشی شەکرەیان هەبێت. کاک دکتۆر لێسەدا دۆخی گەنجان چۆنە؟ ئەڵەن لە ناو گەنجانی شەمە زیای کردەوە وایە؟ بەڵێ بێگومان بەداخۆ لە ناو گەنجانی شازیای کردووە حاڵەتە بەهۆی ئەوەی کە خەڵک خواردنی ناتەندروست زۆرە خوا لە هەمان کاتیشا جوڵە و وەرزش کەم بۆتەوە کە هەچ کەسێک کە زۆر قەڵەو بێت بە تایبەت ئەگەر بە بۆ ماوە هیچ نەخۆشی شەکرە هەبێت لە خێزانەکەیانە لەوانەیە بڵێ کە تووشی ئەگەری توش بوون بە نەخۆشی شەکرەیان زیابێت. ئێستا مۆدێلیشی نوێ لە ناو گەنجانە سەری هەڵاو دکتۆر کە شەوان درەنگ ناخواردن و سەردانی بۆ منە ناو بازار و ئەماناکەن و لە سعات 12 شەو 11 یەک و ئەمانیانان ئەخوری. ئەمە تا چەندێک کاریگەری خراپی هەیە؟ بەڕاستی کاریگەری خراپی زۆر ئەمە بۆ نەخۆشی شەکرە بۆوانەی کە هەیەە چکە شەوان کە هەچ خواردنێگە خۆی بەڕێزمە ینی جستەی هیچ کەسێکمان ناتوانێت هەزمی کا بە تەواوەتی کۆ بێتەوە مەلە لە شابۆ چکە دوای وەرزش ناکەی جوڵە ناکەی یەکسەر دوایەوە ئەچی ئەنویت ئەمە بێتە هۆیەوەی کە ئەو تاقە زۆرە لە لەشا بمێنێتەوە ئەمە ڕۆژێ 2 ڕۆژ 3 ڕۆژ هەفتەیە مانێک وای لێکا و کەساتر شەکری ئاستی شەکری خوێنی بەرز بێتەوە. کاک دکتۆر نیشانەکانی چین بۆ نە کەسێک ئەگەر تووشی نەخۆشی شەکرە ببێت بە چیا بزانێت کە توش بووە یا سەرەتای دەستپێکەکەیەتی؟ یەکەم شت هەنێک کەس هەیە هیچ نیشانیان نییە بە هیچ شێوە هیچ شتێکیان لەسەر دەرنایەت. ئەمە بەشێکە لە نەخۆشەکان بەس لە ڕۆتین چێکێکە ئەیکات چێتە تاقیگەی فەحسێکا بینە شەکری هەیە. نیشانەکانی تری کە لەوانەیە دەرکەوێت ئەوەیە کەسە دەمی وشکە بێت زۆر میزەکە زەعیفە بێت چاوی تەڵخە بێ قاچی یا دەستی سڕە بێت ئازاریە بێت و ئەمانە وای لێ برینی توش بێت زوو چانە بێتەوە ئەمانە هەمووی نیشانەی نەخۆشی شەکرن. کۆتا پرسیارم لە ئەمڕۆ ئەم لەم پانێڵە باسی چیەکەن چی بە ئامادەبووانەکەێرن؟ بەڕاستی بە کۆمەڵێ دکتۆرێمە باسی ئاکامەکان و کێشەکانی نەخۆشی شەکرە بۆ ئەو بەڕێزانەی کە ئامادە بوون لە چارەخوازان و لە خەڵک بەگشتی هەروەها پەرستارێکی پێشکەوت و هەنێ ڕێنمایی خواردن و خۆپارازکردن لە برینەکانی قاچ پێشکەشەکە لە نەخۆشەکان بە هیوایەوەی هەمووتان بە دوور بن لە کێشەکانی نەخۆشی شەکرە.